پرۆژه یاسای بوجا و بابەتەی کە چەند مانگێکە لە عێراقدا یەت و ئەڕوا و بە کۆتا ناگا یاخود دەنگدانی کۆتایی لەسەر رادێ لە ئەنجومەنی نوێنەراندا. تاکو ئێستا پرۆژه یاسای بوجا لە نێو ئەنجومەنی نوێنەران بە هەڵواسرایی ماوەتەوە، هێشتا ئەم پرۆژه یاسایە دەنگدانی کۆتایی لەسەر نەدراوە و تێنەپەڕێنراوە. ئەمڕۆ بڕیار بوو ئەنجومەنی نوێنەران کۆبێتەوە، بەڵام دواتر کۆبوونەوەکەی ئەمڕۆ دواخرا. دیارە سبەی کۆبوونەوەی لیژنەی دارایی هەیە بەپێی ئەو ڕاگەیەنراوەی کە ڕاگەیاندنی ئەنجومەنی نوێنەران بڵاوی کردەوە. ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە ئەنجومەنی نوێنەران کۆ دەبێتەوە، بەڵام کۆبوونەوەکە ئامانجی چی دەبێت؟ وەکو هەر دانیشتێکی دیکە بە کۆتا دێت و تێپەڕاندن و دەنگدانی کۆتایی لەسەر پرۆژه یاسای بوجە ناکرێت. ئەو کێشانە چین کە بۆ پرسی کورد و هەرێمی کوردستان دروست دەبێت. کۆدەنگی لایەنەکان و پارتە و حیزبە کوردیەکان لە نێو ئەنجومەنی نوێنەران چی دەبێت بۆ پرسەکانی پێویست بە هەرێمی کوردستانەوە. کۆمەڵێک بابەتی دیکە بەهای دۆلار هێشتا بە بەرزی لە بەرامبەر دیناردا ماوەتەوە، نرخی نەوت بە هەمان شێوە لە گۆڕانکاری بەردەوامدایە و لە جێگۆڕکێدایە. لەسەر ئەم بابەتان و کۆمەڵێک پرسی دیکە لەگەڵ بەڕێز دکتۆر نەرمین معروفە کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن و لە هەروەها ئەندامی لیژنەی داراییشن. ڕاستەوخۆ لە بەغدادەوە میوانمان و گفتگوی بابەتەکەی لەگەڵ دەکەم. دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. دانیشتنەکەی ئەمڕۆ بۆچی دواخرا؟ سەرتا سڵاو لە بەڕێز و لە سەرجەم بینەرانی کورسات نیوز. دیارە ئەمڕۆ بڕیار بوو کەوا لیژنەی دارایی کۆبوونەوەی خۆی ئەنجام بدات لە دوای ڕاوەستانی نزیکەی لە دەڕۆژێک لە کۆبوونەوەکانی. ئەوەی کەما بوو کە دەنگدان بێت لەسەر بابەتی گواستنەوەکان واتە موناقەلات، واروەها دەنگدان لەسەر کۆی پرۆژە یاساکە و هەندێک لە وردەکاری کە ما بۆوانێ لە ناو بابەتەکانی پێیوەست بە هەندێک لە مادە و بەرگەکان. بەڵام دیارە کۆبوونەوەکە ئەنجام نەدرا و دواخرا بۆ کاتێکی تر، هەرچەندە تا ئێستا هێشتا دیار نییە کە ئایا هەر ئەمڕۆ لە پاشان کاتژمێرێکی کە کۆبوونەوەکە ئەکرێ یاخود دەخرێتە سبینێ. بەڵام ئەوەیە کە ڕۆژی پێنجشەممە کات دیاری کراوە بۆ دەنگدان لەسەر کۆی پرۆژە یاساکە لە ئەنجومەنی نوێنەران. وەمە چاڕوانەکەین تا ئەو بەروارە یاخود تا ئەو کاتێ ڕۆژی پێنجشەممە بتوانرێت کۆبوونەوەی لیژنەی دارایی بەڕێوە بچێت بۆ تەواوکردنی و کارانێکەوە ماوە. هەر لەو بابەتی کە خۆت باس لێوە کرد لێ دووەرە گرمەوە دکتۆرە باس لێوە کرد کە چاوەڕێن کە هەر ئەمڕۆ دانیشتن دەست پێ بکات. ئەگەر دانیشتن ئەنجام بدرێت لەمڕۆدا لەگەڵەوەی بەرنامەکاری ڕۆژی پێنجشەممەش دەست نیشان کراوە بۆ کۆبوونەوە، ئەمڕۆ باسی چی دەکرێت ئەگەر کۆبوونەوەکە ئەنجام بدرێت؟ وەگوتم هەر خۆی لیژنەی دارایی هەندێک وردەکاری ئیشی ما بوو کە تایبەتە بە بابەتی موناقەلات لە بودجەیە کە ئەویش گواستنەوەی تەخسیساتی پارە لە هەندێک بڕگەی خەرجیەوە بۆ هەندێک بڕگەی خەرجی تر کە بۆ چوونی لیژنەی دارایی بە گونجاوی ێزانێ، بە تایبەتی بابەتی ئەوەی کە پەیوەندیدارە بە گەشەپێدانی هەرێمەکان کە لە ئێستادا خۆی لە بنەڕەتدا 2.5 تریلیۆن دیناری بۆ تەرخان کراوە. و لیژنەی دارایی لە ماوەی ڕابردووە پێشنیازیەوەیان کرد کە ئەم پارەیە زیاد بکرێت، لانەکان بکرێتە 5 تریلیۆن دینار و پارەی بۆ نەقڵ بکرێت لە هەندێک بابەتی خەرجی ترەوە گواستنەوەی بۆ بکرێت. ئەم بابەتە یەکلا نەکرایەوە یاخود دەنگی لەسەر نەدرا لە ناو لیژنەی دارایی واتە ما بۆەوە و لەمان کاتیشە بابەتی پێداچوونەوە بە مادەکانی پێیوەست بە هەرێمی کوردستانە ماداخوازی کووردە بەشێکی گشتی و ئێمەش وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە دوای دەنگدان لەسەر ئەو بڕگانەیەکەوە بە زۆرینی دەنگ لە لیژنەی دارایی سەبارەت بە مادەکانی 13 و 14 هەندێک گۆڕانکاریان کە تیا کرابوو، ئێمە داخوازیمان پێشکەش کرد بۆ پێداچوونەوە بۆ بڕگانەیەکەوە بەشەی لە شێوەکان ئێمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نایبینین. هەر بۆیە ئەم بابەتەش لە ماوەی ڕابردووە لە لێوان لایەنە سیاسیەکان و بەتایبەتی کورد و لایەنەکانی ترا گفتوگۆی لەبارەوە کراوە و ڕەنگە ئەم بابەتە شێکێکی تر بێت لەو بابەتانەی کە لە لیژنەی دارایی ڕەنگە جارێکی کە قسەی لەسەر بکرێتەوە لە دانیشتنی داهاتوویە. باشەواتە هاوپێچ لەگەڵ ئەو دوو خاڵی کە جەناب ئەو دوو بڕگەی کە جەناب باسی لێوە کرد، هیچ پێشنیازێکی دیکە یاخود هیچ گۆڕانکاریەکی دیکە لە نێو پرۆژە یاساکەدا وەکو ئامادەسازی لیژنەی دارایی دەکرێت بۆ پشکی هەرێمی کوردستان بۆ شتێک لە بەرژەوەندی هەرێم و خەڵکی هەرێمی کوردستانە بێ؟
بەڵێ دیارە بابەتەکان ئەوانەی کە دەنگی لەسەردرا لایەن لیژنەی داراییەوە بەشێکی هەر خۆی لە بنەڕەتە دەقی ئەسڵی پرۆژه یاساکەیە، یعنی واتە لە حکوومەتەوە خۆی بۆ شێوەیە هاتووە وەک کەس تا ڕادێک گلەی لەسەری نییە یاخود تێبینی لەسەری نییە و هەندێک لە بڕگەکان گۆڕانکاری لەسەر کرابوو کە بە زۆرینی دەنگ بڕیاری لەسەر درا لە لیژنەی دارایی کە ئێمە لە بەشێکی وەکو فراکسیۆنێکێتی خۆمان هەڵوێستەمان هەیە لەسەری و دەنگیشمان بۆ نەدا لە کاتی خۆیان لە کاتی دەنگدانا و هەندێک بەرگەی تریش زیاد کرا بۆ بەتایبەتی بۆ مادەی چواردە کە لە نێوانە دوو پێشنیازی فراکسیۆنێکێتیە کە تایبەت و بە پشکی پارێزگاکان و لەگەڵیا بابەتی پاشەکەوتی موچەی فەرمانبەران کە ئەمە بە مافی خەڵکی کوردستانی هێزانی بە تایبەتی موچەخۆران و فەرمانبەران ئەمەش خۆی بۆ خۆی ئەو دەقیقەوە دەنگمان لەسەردا تایبەت بوو بە جێگیرکردنی گێڕانەوەی پاشەکەوتەکە بەڕێژی لە سەیادا بەڵام بڕی پاری تەرخانکرا و ئەمەش ماوەتەوە بۆ بابەتی موناقەلاتەکان کە وەکوتم لە بنەڕەت تا هێشتا دەنگی لەسەر نەدراوە کە ئەمە چاڕوانەکەین ئەگەر ئەمڕۆ یاسپی لیژنەی دارایی کۆبنەوەیەکەی خۆی ئەنجامدا و بابەتی موناقەلات دەنگی لەسەردرا ئەو بڕگەیش کە تایبەتە بە گێڕانەوەی پاشەکەوت بە هەمان شێوە ئەو بڕەپارێکەوە پێویستە بۆ گێڕانەوەی ئەو ڕێژی لە سایادەیە لە ڕێگەی مناقەلەکردنی بڕێکپارەوە لە هەندێک لە خەرجەکانی ترەوە بۆ بابەتی ئەوەی کە پێوتێت تعویزاتی موظفین واتە بابەتی موچە بتوانرێت ئەو مناقەلێ بکرێت تاوەکو حکوومەتی هەرێم بتوانێت ئەو بڕەپارەی کەوا پێویستە بۆ گێڕانەوەی پاشەکەوتە بۆ ئەم ساڵ لە بەردەستیابێ و بۆ ساڵەکانی داهاتوو ژەمە ماوەتەوە بۆ ئەو خشتە نوێیانەی کەوا پێویستە حکوومەتی فیدرال لە کۆتایی 2023 و هەروەها کۆتایی 2024 بینێرێ بۆ دوو ساڵەی تری پرۆژە یاساکە ئەما گەر هاتوو لە ناو ئەنجومەی نوێنەران ڕۆژی پێنجشەممە دەنگی لەسەر درا و پەسەندکرا بابەتی ئەو بڕەپارەیەش بە هەمان شێوە گێڕانەوەی پاشەکەوت دەگەر پەسەند کرا بە دڵنیاییەوە بۆ ساڵەکانی داهاتوو ڕێژەیە ڕەنگە زیاد بکرێ یاخود کەم بکرێ و یاخود ئەگەر هاتوو حکوومەتی هەرێم خۆی پرۆژه یاسای بودجەی هەبوو و پەسەند کرا لە پەرلەمانی کوردستان ئەکرێ لە ناو ئەو پرۆژه یاسای بودجەیە ئەو بڕەپارەی پاشەکەوتە جارێکی کە لەوانەیە جێگیر بکرێ و دیاری بکرێت لەسەر بابەتی گەڕانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانیش ئەوەش پرسیارم هەیە بەڵام بەر لەوەی ئەو پرسیارانت لێ بکەم دکتۆرە نەرمین لە ماوەی جلسەکانی ڕابردوودا ینی کۆدەنگی کوردیش نابیندێ لە بەغداد لەسەر کۆمەڵێک پەرست بنمونە یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆربەی کوتلەکان لە نێو پەرلەمان و ئەنجومەی نوێنەراندا دەنگیان لەسەر چەند مادەیەکدا بە پێچەوانەی بەشێک لە حیزبەکانی دیکەیان ڕوونتر بڵم پارتی دیموکراتی کوردستان بۆچی ئەم دوو ڕاجیاوازە هەیە لە لای کورد لە ئەنجومەنی نوێنەران؟ بەشێکی گشتی ئێمە وەکو کورد دیارە ینی بە چەند فراکسیۆنێک لێرە ئامادەیمان هەیە لە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراقا و دیارە هەمووشمان لە دوجارە بۆ داکۆچیکردن لە ماف و بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لێرەین و بەشێک بووە لە بەرنامەی کارەکانمان بەڵام دیارە تێڕوانینەکان بۆ بەدێنانی ئەم ئامانجا ئەم خواستە جیاوازیمان هەیە لە ڕێکار و بەرنامەکان بۆ بەدێنانی ئەم خواستە کە بەنم وێ دەکەم ئێمە بتوانین لە داهاتوو ئاگە لە ماوەی ڕابردوو شاوانە بوو بێ بۆ داهاتوو بتوانین بە کۆدەنگی کار لەسەر ئەو پرسەنەتەوایی و چارە نووسازانەی هەرێمی کوردستان بکەین و بە دڵنیاییەوە ئەمە گومانیتیانێ مەگەر هاتوو پێکەوە کار بکەین بە دڵنیاییەوە توانین باشتر داکورد بکەین لە مافەکانی خەڵکی کوردستان و بەتایبەتی ئەو پرسانەی کە پەیوەندی هەیە بە مادەکانی 140 دەستور یاخود ئەوەی کە پەیوەندی هەیە بە ماف و شایستەکانی هەرێمی کوردستان و لە داهاتووە بابەتی یاسای نەوت و گازی فدراڵیەتە ئاراوە کە ئەمەش بابەتێکی گرنگ و هەستیارە بۆ هەرێمی کوردستان پشتبەز بە مادەی بەتایبەتی 112 دەستور کە ئەمە پێویستی بە کۆدەنگیەکی لایەنە کوردیەکانە لە ناو ئەنجومەی نوێنەران تاوەکو بەشێک لە شێوەکان بتوانین ئێمە بە هەمومان داکۆکی بکەین لە مافی خەڵکی کوردستان. باش. دکتۆرە نەرمین دیارە لەگەڵ ئەوەی هاوشانی ئەندام پەرلەمانانی کورد ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی کورد لە فراکسیۆنە جیاوازەکان بە هەمان شێوە هەر لەم بەرنامەی خۆم و چەند جارێک گفتوگۆ و بەرنامەمان کردو لەگەڵ حیزبەکانی دیکە کە عەرەب بوون باسییان لەوە کردووە کە لە کۆتایی مانگی پێنجە پرۆژە یاسای بوجە دەنگدانی لەسەر دەدرێت تێدەپەڕێندەوە مانگی شەشە هێشتا ئەم پرۆژە یاسای دەنگدانی کۆتایی لەسەر نەدراوە ڕای حیزبەکانی دیکە مەبەستم ئەوانن کە عەرەبن تورکمانن پێکاتەکانی دیکە لە نێو ئەنجومەی نوێنەران چییە لەسەر ئەم پرۆژە یاسایە
یعنی بۆچی ئەم پرۆژەیاسە ئەوەندە ئاستەنگی بۆ دروست بوو بۆچی ئەوەندە درەنگ کەوت وا خەریکە 6 مانگی دیکە دەبێتە 1 ساڵ خۆی لە ڕاستیە ئەگەر بگەڕێیتەوە بۆ بنەماکانی یاخۆ مەرجەکانی نردنی پرۆژەیاسە پێویست بووکەوە لە ناوەڕاستی مانگی ئۆکتۆبەری پار ساڵەوە پرۆژەیاسای ئەم ساڵ بێتە پەرلەمان بەڵام دیارە هەموو شتێکی ئاشکرایە کە پێکەنانی حکوومەت لە عێراقا دواکەوت و چەند مانگێکی خایاند لە دوای ئەو هەڵبژاردنە پێشوەختەی کە ئەنجام درا لە ئۆکتۆبەری ساڵی 2021 هەر بۆیە درەنگ پێکەنانی حکوومەت دەوری هەبوو لەوەیکەوە پرۆژەیاسای بودجە درەنگ بکاتە پەرلەمان حکوومەت توانین بڵین لە کۆتاییەکانی مانگی دە و کە حکوومەت پێکهێنراوە هەتاوەکو مانگی سێی پێچوو بۆ نزیکەی زیاتر لە 5 مانگ ئینجا توانی پرۆژەیاسای بودجە بنێرێتە پەرلەمان و ئەگەر بێت و بەراوردی ئەو ماوەیە بکەین کە لە پەرلەمان ئەم پرۆژەیاسایە ماوەتەوە بەتایبەتی لە لیژنەی دارایی بەتایبەتی تر لە دوای پشۆکانی جژنی ڕەمەزان بەراوردی بکەین بە پرۆژەیاسای ساڵانی ڕابردوو کەمترین ماوەی پێشووە گفتوگۆکانی پەرلەمان و لیژنەی دارایی و لە ماوەی ڕابردووە لیژنە ڕۆژانە کۆبوونەوەی خۆی کردو لەسەر ئەم بەرگە و بابەتانی ناو پرۆژەیاساکە و بیریشمان نەچێ خۆی بۆ خۆی ئەم پرۆژەیاسایە گەورەترینە ئەم بودجێ لە مێژووی دەوڵەتی عێراقیە کە نزیکەی 200 تریلیۆن دینارە و لەبەرەوەی کە هەر خۆی پرۆژەیاساکە بۆ ماوەی 3 ساڵە ئەمە خۆی بۆ خۆی وای کردووەکەوە پێویستی بە گفتوگۆی زیاتر هەبێ ورتر هەبێ لەسەر مادە و بڕگەکانی لەبەرەوە ئەتوانم بڵێم لیژنەی دارایی کەمتەرخەم نەبووە و دوانە کەوتووە لە کارەکانیە بە پێچەوانەوە بە ماوەیەکی زۆر قیاسی توانیوێتی ئەو کارە تەواو بکە و خۆشبەختانەوە تا ڕۆژی پێشەمەش دیاری کراوە گەرچی وترا کۆتای مانگی 5 بەڵام توانین بڵێن ئێستا سەرەتای مانگی 6 بۆ باڵێ پەسەندکردنی پرۆژەیاساکە تا ڕادەیەک توانین بڵێن نزیکەی 6 مانگێک کات لە بەردەستی حکوومەتی فیدراڵە ماوە وەلامان کاتی شاگەر هات و پرۆژەیاساکە پەسەند بکرێت بۆ 3 ساڵ مانای وایە تا ڕادەیەک توانین بڵێن هێشتا 2 ساڵ و نیو لە بەردەستی حکوومەتی فیدراڵە هەیە بۆ جێبەجێکردنی ئەو کارنامە و بەرنامەی کەوا هەیەی لە ڕێگەی پرۆژەیاساکەوە گەرچی ئەم بڕەپارەی کەوا تەرخان کراوە بۆ تەنها بۆ ئەم ساڵە واتە بۆ بودجەی ساڵی 2023 بۆ ساڵی 2024 و 25 بێگومان حکوومەت ملزم کراوە بۆ یەکەوە خشتەی نوێی داهات و خەرجی بنێرێ و لەلایەن ئەنجومەن نوێنەران پەسەند بکرێت بەڵام بەدڵنیاییەوە پێش تەواوبوونی واتە ساڵی 2023 واتە لە کۆتاییەکانە پێویستە جارێکی کە خشتەی نوێ بنێرێ و لە ئەنجومەن نوێنەران پەسەند کرێ بۆ ساڵی داهات. باشە لیژنەی دارایی دوا کۆبوونەوەی خۆی لەسەرم پرۆژەیاساکە و دەنگدانیان لەلایەن خۆیان دواتر ڕاستەکردی بۆ دەستەی سەرۆکایەتی ئەنجومەی نوێنەران کەی کۆ دەبنەوە وەکو لیژنەی دارایی؟ وەگوتم چاڕوان بوو ئەمڕۆ کۆبوونەوەکە بکرێ بەڵام دیارە دواخرا بەڵام هێشتا تا ڕۆژی پێشەمە کات لەبەردەستا ماوە و لەبەرەوەی کە ئەساسان لیژنەی دارایی شتێکی ئەو تۆی نەمابوو زۆربەی زۆری کارەکانی تەواو کردبوو لەبەرەوە ئەکرێت ئەگەر هاتوو کۆتایی ینی لە چەند سعاتی داهاتووە بێ یاخود لە سبێنیا بێ کۆبوونەوە ئەنجام بدرێت و کۆتایی بهێنرێ بەو وردە ئیشانەیەکەوە ماوە لە ناو لیژنەکە تاوە پرۆژەیاساکە ئامادە بێ بۆ دەنگدانی کۆتایی. باش دکتۆر نەرمین ئەمەوێت ئەو کاتی کە لەبەردەستم داماوە لایەدم نەچێت لەسەر پاشەکەوتی موچەی فەرمانبەران کە ئەمە هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان فراکسیۆن یەکێتی مەبەستمە و هەم لە پێکاتەوە حیزبەکانی دیکەش ئەم پرۆژە یاسایە دەنگی لەسەردرا و بە شتێکی باشیش دانرا و موچە خۆرانیش پێی دڵخۆش بوون بەڵام وەزارەتی دارایی هەرێمی کوردستان دواتر کۆنگرێکی ڕۆژنامەوانیە هونەر جەمال ڕایگەیاند کە ئەوان بودجەی تەشخیصکرا و تەرخانکراویان لەبەردەستان نییە بۆ دانەوەی ئەم لە سەدادەی موچەی فەرمانبەرانە. یعنی چیان بۆ دەکرێت کە لەلایەن هەرێمی کوردستانەوە ئەم بابەتە وەکو خۆی جێبەجێ بکرێت؟ خۆی ڕاستە با بڵێن ئەو دەقیکە لە حکوومەتەوە هاتووە بۆ پەرلەمان سەبارەت بە مافەکانی و پیاخ بشکی هەرێمی کوردستانە بابەتەی تیانیەوەی ئەمەوەکو فراکسیۆنی کەتی نیشتیمانی کوردستان ئەم پێشنیازەمان کرد بۆ ئەوەی کە وا جێگیر لە ناو پرۆژە یاسایە و ڕەنگە هەندێک بپرسن بۆچی لە ناو ئەم پرۆژە یاسایە جێگیر کرابێ لە کاتێک ئەمە بابەتێکە پەیوەستە بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە لە وەڵامی وایە ماڵیت لەبەرەوەی کە هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە پرۆژە یاسای بودجەی نییە و ئەتوانین بڵێن دەقیق لە ساڵی 2014 حکوومەتی هەرێم بودجەی نەبووە
وە لە ئێستاشا بەهۆی ئەو بڕیاری کە لە چەند ڕۆژی ڕابردووە دەرچوو بۆ هەڵۆشانەوەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان مانای وایە حکوومەتی هەرێم ئەگە پرۆژه یاسەشی هەبێ بۆ بودجە ناتوانێت لە پەرلەمانی کوردستان پەسەندی بکە بۆ لانیکان بۆ ئەم ساڵ تا ئەنجامدانی خولێکی نوێی هەڵبژاردنەکان لە هەرێم کەواتە ئەو بڕەپارەیە کەوا ئەدرێتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا مافی ئەم توێژەی کە پەیوەستە بە موچە خۆران بە تایبەتی کە پەیوەندی هەیە بە قوت و ژیانی هاوڵاتیانەوە زامن بکرێەوە بە دوور بکرێت لە هەموو کێشەیەک لەبەرەوە پێویستێ کرد کەوا لەناو ئەم پرۆژە یاسایە ئاماژەی پێ بدرێ خۆ ئەگەر هاتوو لە ساڵانی داهاتووە و کوتم حکوومەتی هەرێ بخۆی بتوانێت پرۆژە یاسای بودجێ هەبێت و لە پەرلەمان بەسەر بکرێکری ئەم بابەتە لە پەرلەمانی کوردستان یەکلای بکرێتەوە دیاریکردنی ئەو ڕێژێژ بکەوێتەوە دەستی پەرلەمانی کوردستان و بە شێوازێک و بە چەند ساڵ بدرێتەوە بەڵام گرنگ ئەوەیە لانی کەم ئەم ساڵ ئێمە لەم بودجەیە کە هەموو توانین بڵێن پشکی هەرێمی کوردستان بند کردووە بە پابندەکانی هەرێمەوە بۆ 400,000 بەرمیلە لەگەڵ داهاتی ئەوەی کە پێوتر لە 150 داهاتە اتحادیەکان ئەمە مانای وایە لە ئێستا توانین دەرفەتێکە بۆیکەوە مافی فەرمانبەران موچە خۆرانی لەم بودجەیە جێگیر بکەین بە پاشەکەوتی موچەشەوە ئەگەرچی تەرخانکراوی نییە لە ئێستاە بەڵام ئەمە پەیوەندی هەیە بە دەسەڵاتی لیژنەی داراییەوە بۆ مناقلەکردن ئێمە لە کاتێکا کە ئەم پێشنیازەمان با بڵێن تەڕح کردووە و دەنگی لەسەردرا بەدڵنیایەوە بیرێوەشمان هەبووە کەوا ئەپێ پارەی بۆ تەرخان بکرێت بەڵام ئەم تەرخانکردانە پەیوەندی هەیە بە گواستنەوەکان مناقلەکان کە تا ئێستا لیژنەی دارایی بڕیاری لە مناقلەکان نەیاوە لە بەرەوەیکە وەکوتم لە سەرتاوە ئەم بابەتە ما بۆوانەیە بەڵام کۆبوونەوەکە ئەنجام نەدراواتە ئەمڕۆ یاسبەی کاتێکە کۆبوونەوەی لیژنەی دارایی ئەنجام مەدرێ بۆ بڕیاردان لەسەر مناقلەکان بەدڵنیاییەوە لەو بڕگانەی تایبەتە پشکی هەرێمی کوردستان ئەکرێ مناقلە بکەین بۆ بڕەپارەیەکەوا پێویستە کە نزیکەی تریلیۆن و 200 ملیارێکە بێ بۆ ئەو ڕێژەی لە سایادەیە بۆ ئەم ساڵ کە ئەمەش پێم هەر بە دوواداچوونی بۆ دروستکە لەسەر پشکی هەرێمی کوردستان بەڵە بەدڵنیایە و داکۆکی شلەکەن و هیواداریشین بتوانین کەوا ئەو با بڵێن پێشنیازێکەوا کردومانە پەسەند بکرێت لە ئەنجومەی نوێنەرانە چکە دوجار وەکوتم ئەمە پەیوەستەیە بە ماف و قوت و ژیانی هاوڵاتیان بە تایبەتی موچەخۆران لە هەرێمی کوردستان. زۆر باشە ئەنی کاتم لە بەردەستانەماوە بەڵام وەک دو پرسیار دکتۆرە نەرمین ڕۆژی پێنجشەممە پرۆژە یاسای بودجە کێشەکانی بە کۆتایی و دەنگی لەسەر دەدرێت چاوەڕێی ئەوە دەکرێت دیارە لەبەرەوەی کە پارساڵ حکوومەتی فدرالی بودجەی نەبووە و لەبەرەوەی کە تا ئێستاشی لەسەر بێ هێشتا بەردەوامیدانە بە خەرجی ڕێژەی لە ساڵ 12 بودجەی ساڵی 2020 کە ئەمە لەگەڵ خواست و پێداویستەکانی خەڵکی عێراق و شەقامی عێراقی نایەتەوە لەگەڵ کارنامەی حکوومەتە نایەتەوە لەبەرەوە پێداویستیەکانی ئابووری عێراق و ئەو بەڵێنانێکەوە حکوومەت دیاوێتی بە هاوڵاتیان و ئەو کارنامەیە کە لە ئەنجومەنی نوێنەران دەنگی لەسەردراوە هەموو ئەمانەوە خوازێ پەلە بکرێت لە دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە لەبەرەوەی کە پەیوەندی هەیە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە بە هەرێمی کوردستانی شەوانەیە لەبەرەوەی کە لە ئێستادا ئێمە وەکوتم حکوومەتی هەرێم بەهۆی ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی خاوەوانەیە ئەو بڕەپاری لە بەردەستانی تەنانە بۆ دابەشکردنی موچە لەبەرەوە ئەمەوێ ڕای سێکتەر و خەرجەکانی تر لەبەرەوە پەلەکردن لە پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایە لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی عێراق تاوەکو هەم حکوومەتی فدراڵە حکوومەتی هەرێم دەستکراوە بێ بۆیەوە بتوانێت بەرنامە و کاری پلانەکانی خۆی بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بتوانێت بە زووترین کات ئەو پڕەپاری لە بەردەستا بێتاوەکو ئەو خەرجانێکەوە پێویستە کات بۆ سێکتەرە جیاوازەکان بتوانێت جێبەجێ بکات. بەڕێز دکتۆر نەرمین معروف ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق زۆر سپاس بۆ ئامادەبوونت.